کێشی سەرت لەسەر ملت دەبێتە 27 کیلۆگرام ئەو کاتەی بەم جۆرە سرت بۆ سەر مۆبایلەکەتدا دەنەوێنیت. ئەمەش 5 ئەوەندەی کێشی ئاسایی سەری مرۆڤە کاتێک بەڕێکی ڕادەوەستێت. ئەنجامدانی ئەم کارە بۆ ماوەیەکی درێژ و بەردەوام دەبێتە هۆی کەشەنگبوون و لاوازبوونی ماسوولکەکانی مل. ئەمەش ئازارێکی زۆرت بۆ دروست دەکات و ڕەنگە لە داهاتوودا ببێتە ئینزیلاق و ئەگەر زووش خەمی لێ نەخۆیت و چارەسەری نەکەیت پێویستی بە نەشتەرگەری هەبێت. وەکو چارەسەرکارێکی سروشتی پێت دەڵێم تەندروستی ملت لە ناو مۆبایلەکەت داون مەکە و گوێ لەم ڕانمایانە بگرە. لە کاتی بەکارهێنانی مۆبایلدا سرت بۆ خوارەوە دامەنەوێنە بەڵکو مۆبایلەکەت بۆ ئاستی چاوت بەرز بکەرەوە. هەرگیز بۆ ماوەیەکی دوور و درێژ مۆبایل لەسەر یەکتر بەکار مەهێنە بەڵکو جار ناجار پشوو بە ماسوولکەکانی مل و شانت بدە. ڕاهێنانی ڕاکێشانی ماسوولکەکانی مل ئەنجام بدە و هەوڵ بدە بەهێزیان بکەیت تاوەکو بتوانن کێشی زیادی سەر بڕبڕەی ملت بگەڕێنەوە. لە کاتی هەبوونی ئازارێکی توند و بەردەوام فەرامۆشی مەکە و سەردانی پزیشکی پسپۆڕی جومگە و چارەسەرکاری سروشتی بکە. لەبیرت بێت چارەسەری سروشتی هەمیشە کلی لە سەرەکیەکەیە. تەندروست بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.